سڵاتان لەبێت ئەم کاتتان باش دکتۆر ئاراسم لە پرۆگرامێکی نوێی دکتۆر ئاراسەوە لەگەڵتانم لەم بەرنمەیەدا دوو بابەتی تەواو لە یەک جیاواز باز دەکەین لە نێو یەکێک لە بابەتەکانیشدا بوارەکانیشدا دیسان دوو بابەتی تەواو لە یەکدی جیاواز باز دەکەین. تەوەری یەکەم باسی فیلەرە، ئەو فیلەرەی کە ئێستا بۆ جوانکاری خەڵکێکی زۆر بەکاری دێهێنن بە تایبەتی خانمان لە نێو خانمانیشدا بە تایبەتی گەنجان بۆ گفتوگۆکردن لەسەری پزیشکەکەی پسپۆری پێست و جوانکاریم لەگەڵدا هیچ دکتۆرە سومەیە ڕەوفە کە پسپۆری نەخۆشەکانی پێست و جوانکاریە. دکتۆرە بەخێربی. زۆر سپاس باشە؟ الحەمدلله سەلامەت بێ. زۆر سپاس. دکتۆر سەنگەر باشە؟ الحەمدلله. هەمووشت باشە؟ سەلامی هەیە. زۆر سپاس دەکەم. فیلەر خۆی چییە؟ پێکاتەکە چییە؟ بەڵێ فیلەر مادەیەکە بەکار دێت بۆ پڕکردنەوە لەژێر پێستدا دەندرێ. لە چی پێکاتوە؟ مادە ئەساسیەکەی هایلۆڕۆنیک ئەسیدە. هایلۆڕۆنیک ئەسید ترشیەکە کە بە شێوەیەکی سروشتی لەناو پێستی مرۆڤدا هەیە. یعنی پێستمان پێکاتە سەرچیەکەی لە هایلۆڕۆنیک ئەسید دروست بووە. بۆیە فیلەرەکەش لەسەر ئەو شێوازە دروست کراوە هەتا نەتیجەیەکی جوان بوودا و کێشە دروست نەکا لە بۆمان. باش ئەو مادەیە خۆمان هەمانە. بەڵێ بە شێوەیەکی ئاسایی هەمانەوە پێستیشمان دروستی دەکا. کەی کەم دەبێتەوە دەگاتە ئەو ڕادەیە کە پێویستمان بە فیلەر بێت؟ بەڵێ لە دوای تەمەنی 25 ساڵی دەست پێ دەکا سەبر کەم دەکاتەوە. ساڵی سەتایەک یەکونی و کەم دەکاتەوە ساڵانە. دوای کە دەگەینە دوای 35 ساڵ زیاتر سەری پرۆسسەکە سریعتر دەبیتن. ئەو فیلەر بۆتۆکس نییە؟ نەخێر پرسیارێکی جوانە. بەڵێ بۆتۆکس لەگەر فیلەر حەزم لێ خەڵک جیای بکاتەوە. هەردووکی تێکەڵیان کردێ کە دێنێ لامان مەسەرەن نەفرێک تورچلۆچی هەیە لە دەوروبەری چاوی دەڵێم بۆتۆکس پێویستە دەرەنا حەزم لێ نییە ڕوومەتم گەورە بی و لێم گەورە بی و دەڵێم باباوە فیلەر لەگەر بۆتۆکس فەرقی هەیە. بۆتۆکس مادەیەکە بەکار دێ بۆ خاوکردنەوەی ماسوولکەکان. ئەو تورچلۆچە داینامیکانەی پێ چارەسەر دەکەین کە داینامیک یان لەگە حرەکەکردن دروست دەبی. با بڵێن بەشی سەرەوە زیاتر دەوروبەری چاو بینی برۆیەکان ڕقەمی 11مان هەیە لەگەر نیچاوان. ئەو سێ شوێنە بە بۆتۆکس چارەسەر دەبی ئەوە خاوی دەکاتەوە عەزەڵاتەکان نایلی حرەکە بکە لۆچەکە نامینێ. فیلەر لە بۆ شوێنەکانی تر مەسەرەن خەتی پێکەنینمان هەیە، خەتی ماریۆنێتمان هەیە، خەتی ژێر چاومان هەیە، قوڵ بووە ئەو شوێنانەی تر بە فیلەر چاک دەکرێتەوە. باش کەیسێکمان هەیە بەڵێ یەکسەر بچینە ناو لایەنە کرداریەکە لە ئەمەلیەکە کەیف خۆ باش فەرموو. ئەمڕۆ خاتونێکشمان لەگەڵدایە ئەویش گەشبین خانە. گەشبین خان ئەمڕۆ هاوکارمان دەبێ و فیلەری بۆ دەکرێ و دکتۆرە پێمان دەڵێ کە چی بۆ دەکا لە بیرتان بێت وەکو جوانکاری کاتێک دەکرێت کە پێویستی بێت لەبەرەوە وەکو بنەما من لەگەڵ جوانکاریدام لەو کاتێک کە پێویستە بەو ڕادەیەی کە پێویستە. ئەمڕۆ کە باسی فیلەر دەکەین بۆیە دکتۆرە سومەیەش لێرەیە لەبەرەوەی پێویست دەکات بە پێی مەرجە پزیشکیەکان بە پێی ستانداردەکانی جوانی کارەکە بکەین زۆر تێنەپەڕین لەبەر هەر هۆکارێک بێت. پێمان بڵێ چی دەکەی؟ بەڵێ بەنسبەت گەشبین خان وەکو باسی کرد دکتۆر ئاراس فیلەر بە دوو شێواز بەکاردێ بۆ شێوازی جوانکاری کە ئەو کەسەی خۆی مشکلەیەکی وای نییە کێشەی وای نییە بەس حەزی لێ زیاتر ڕوومەتی گەورەکە و لێوی گەورەکە و ئەویان زۆر باوە لە ناو خەڵک. بەس ئەوڕۆ پێم خۆشە لەسەر تەوەرە چیکە باسکەین بەکارهێنانی فیلەر ئەویش بۆ چارەسەرکردن و ڕێکاری و چاکردنەوەیە. لە زۆر حاڵەت هەیە کێشە دروست دەبی مەسەرەن نەفرێک تووشی حادسەیەکی سیارە دەبی لەوانەیە دوورمانی هەبی دەموچاوی یان هێزکەکەی بشکێ دوای کە چاک دەبێتەوە لایەکی لە لایەکی قوڵترە مشکلەیەکی بۆ دروست بۆیان هەردوو لای وەکو یەک نییە بەعزە کەس هەیە هەر لە زگماکی لایەکی لە لایەکی گەورەترە ڕوومەتێکی لەگەر ڕوومەتێکی فەرقی هەیە دەتوانین ئەو ڕوومەتێکە گچکەترێت تۆ زەک فیلەری بۆ دانین لەگەر لایەکەی تر وەکو یەکی لێبێ. هەندێک حاڵەتی ترمان هەیە مەسەلەن ددانی دەرهینەیە نەفەر هەیە ددانێکی دەرهیناوە لەو نزیکانە لەو لایەنە لای پێشەوەی دەموچاوی ئەو تەنیشتەی نزم دەبتەوە قۆڵ دەبی
یان خەتەکەی گەورەتر دەبێت لە چاو خەتی ئەو لای دەتوانین شوێنیەوەکە ئەو ددانە دەرهاتیە بە فیلەر پڕکەینەوە یان ئەوانەی زیبکەیان هەیە چاڵی گەوریان لە دروست دەبی و قونەریان لێدێ دوای کە زیبکەکەیان چا بۆ نایەنما چاڵ دەبیدم چاویان ئەوانەشە تاڕادەیەک بە فیلەر پڕ دەکرێتەوە ئەوە بەکارهێنانی فیلەر وەک بڵێن عیلاجی یعنی ڕێککاری یعنی عیبەکانی پێچاک دەکەین باش بەڵێ کەسێک هیچ کێشەیەکی نییە لە ڕووی ستانداردی جوانی با بڵین تۆ دێتەلات سەی دەکەیت کێشەیەکی نییە بەڵام دڵە نامن حەز دەکەم لێوم وابێ و ڕوومەتم وابێ و ئەمە جیایە ئەوە جیایە ئەرۆڵە باش ئەوە نسحەتیان دەکەین عادەتەن ئەگەر هیچ ئایبدەین دەستی لە مەدە میکە ناوەڵە دەڵێن میکە خاستن گەنجن هەشدە ساڵن دەست نەکولیەی یەکسە دەست بە فیلەری دەکەن پێم حیفە یعنی جارێت تەمەنێکی دوور و درێژیان لە پێشەکەی پێویستیان کرد مەسەرە ئینسان دوای تەمەنێکی کە بەسەر دەبالەوانەیە لێویشی بکێتەوە بچوک بیتەوە ئەو کاتی لە دوای تەمەنی 30 ساڵەکان قەینایەک تۆزیش لە لێی بدا یان ژێر چاو هەیە قوڵ دەبی ئینسان کە بە تەمەندا دەڕوا بە تەسیری کێشی عەرز یەکسەر ئەوکان دێتە خوارێ کێشکردنی زەوی وای بەڵێ دێتە خوارێ قوڵایی دروست دەبی لە ژێر چاویان ئەو خەتی پێکەنین بە تەسیری شۆڕبوونەوەی ڕوومەتەکانیان جۆڵ دروست دەبی ئەو شتانە ئەو کاتی قەینا بێن چاچیکەنەوە بەس ئەوەی کە لە خۆی پێویستی پێ نەبی ئەمە نسحەتیان دەکەین کە نەیکەن باش چی بکەین بۆ گەشتبێن خان پێشتر کێشی زۆر بووە خۆی دابەزاندووە لەگەر دابەزینی کێشی ژێر چاوەکانیشی قوڵ بووە و دەموچاوی زۆر زەعیف بووە باشە بەڵێ ئەوجا ئێستا لە بۆ گەشتبێن خانی زیاتر تەرکیز دەکەینە سەر ژێر چاوی ژێر چاوی قوڵایی لۆ دروست بووە بەس خۆیان بە بۆماوەی بەعیلی هەیەە ڕەشاتی ژێر چاویشیان هەیە ڕەشاتێکە زیاتر پەیوەندی بە پێستەکەەوە هەیە بازە کەس پێستەکەی ڕەشە یعنی دەبی دەرزیمان هەیە پێدرێن میزۆی سپیکردنەوە بەعزماوە دەکە دایدێنێن لە ژێر پێستەکەی 2 جەلسە 3 جەلسە سپی دەکاتەوە ڕەشاتەکەی بەس ئەگەر ڕەشاتی ژێر چاوی بەهۆی دابەزینەوە بووبێ کە قوڵ بووە بەهۆی قوڵاتیەکەی بی ئەو کاتی بە فیلەر باش دەبێ بەڵێ شتێکمان هەیە ئەوانەی کە زۆر زەعیف دەبن زۆر دەمەچاویان دێتە خوارێ ئەگەر بیانەوێ فیلەرێکی کەم بەکاربێنن لەوانەیە ئیمکانیەتیان نەبێت 2 دەرزی بەکاربێنن یان حەزیان لێ نییە زۆر لێرە ماجیک پۆینتمان هەیە ماجیک پۆینت ئەو ناوەڕاستی ڕوومەتەیە ناوەڕاستی ڕوومەتەکەی ئەگەر پڕکەینەوە سێ شوێنمان بۆ چاک دەکا یەکیان خەتی پێکەنین نازۆلەبیەل فۆلت کە ئەو ڕوومەتە بەرز بۆ خەتی پێکەنینەکەشی چاک دەبێت دووەمیان ڕوومەتەکەی تۆزێک حەزمێک پیا دەکا سێمیان ژێر چاوەکەی ژێر چاوەکەشی لەگەڵی چا دەبێت کە ناوەندی ڕوومەتەکەی تۆزێکمان فیلەر بۆ دانا باش ئەوە بە شێوەی سروشتیەوەی حەزی لێ نەبی زۆر دەستکاری خۆی بکەم بەڵێ بابیکەین ئێستا لە بۆ گەشتبێن خان ژێر چاو کە مەگلە ناوەندی ڕوومەتی دادنین لەبەروەی تۆزێک دەمەچاوی زەعیف بوو و هاتیتە خوارەوە بەس زۆری بۆ دانانەی کەمێک باش دکتۆر سومەیە سوورە لەسەرەوەی کە بە شێوەیەکی ئاسایی سروشتی فیلەرەکە بکات دوایی باسی ئەوش دەکەین کە فیلەر چۆن نێ و جستەی ئێمە دوای چی لێ بەسەر دێت چۆن بەردەوام دەبێت چۆن دەمێنێتەوە و ئەو مادەیە چی بەسەر دێت خەتەر نییە تووشی کێشەمان ناکە بەڵێ بەنسبەت فیلەر حەزم لێ بۆ ئەوەش باسکەم چەند جۆرێکمان هەیە لە فیلەر بە گوێرەی خستیەکەی بۆ قیاسکردن و فەرق پێکردنی فیلەرێک لەگەڵ فیلەرێکی تر چەند پێوانەکمان هەیە پێی دەڵێن ڤیسکۆسیتی یعنی خستیەکەی چەند خستە چەند خستر بێت زیاتر ئاوڕادە چێشی لە بۆ ئەو شوێنەی کە لی دادنین مەسەرەن بۆ ژێر چاو پێویستە خستەکەی کەم بێ یعنی جەیەکەی پێستەکەی تەنک و ناسکە ئەگەر شتێکی زۆر خەزدانێن دەپەنمێ ئەسوور دەبی من چاوەکەی شتێکی تریشمان هەیە پێدرێن جی پرایم جی پرایم ئەوە ژێک لە پێوانەکانی قیاسکردنی سیفاتی فیلەرە جی پرایم چیە خاصیەتێکە باس لەوە دەکە ئەگەر مەسەرەن وەکو ئیسفنجێک بیکوشی کە دەستت لابەر بگەڕێتەوە شوێنی خۆی کەمە ئەو فیلەرەمان مەسەرەن لە ڕوومەتدانا ئەگەر جی پرایمەکەی بەرز نەبێ لەوانەیە کە لەسەری خەوتپان بێتەوە شێوەکەی بگۆڕێ مەفروزە ئی سەر ڕوومەت سەر هێزکەکان ئەو منتیقانەی کە قورسە گەورەیە جی پرایمەکەی بەرز بێ بەقوت بێ کە زەختمان لێ کرد دوای دەستمان لابەر بگەڕێتەوە شێوازی خۆی عنی وەکو ئەوەی قورس ناعی شێوەکەی خۆی نەگۆڕی حەسەب زەختکردنەکە لەسەری
کڕۆس لینکیشمان هەیە کڕۆس لینکش ئایەن بەکاردێ لە دروستکردنی نوعی فیلەرەکان شەریکە لەگەر شەریکە کڕۆس لینکەکەی باشترە خراپترە ئەوە ژوا دەکا کڕۆس لینکەکەی چەند بەقوتر بی زیاتر بمینێتەوە لە لەشی ئینسان بە واستە ئەنزیمەکان نەشکێ و نەڕوە باش با درێژەی نەدەینێ نانا درێژت نەدایە زۆریش باش بوو ئەو ڕوونکردنەوەیە گرنگە بۆ بینەری ئێمە بۆی بزانێت کە مادەکە چییە جۆرەکانی چین پێکاتەکەی نێوی چییە بۆ دەکرێت جۆرەکانی بەکارهێنانی چین جوانکاری لەگەڵ ڕێککاری فەرقی چییە کەی دەڵێن ئەم فیلەرکردنە ئۆڤەرە پێویست نییە ئەوانە قەوما وەختێتی چاتان لەسەری بێت پێمان بڵێ کە چیمان بۆ دەکەیت ئێستا لێرە هەر هەنگاوێ نویکە تۆس لێرە تیرترافەکەی زۆر وازها یعنی قوڵایی ژێرچاوی ئەو خەتەکەی دیارە ڕوومەتیشی تۆزێک هاتیتە خوارێ بەس زۆر نییە باشە بەس گەشبین خان یەک تۆز هەڵدەستیتەوە یەک تۆز زۆر نا بۆ ئەوەی بەس بۆ ئەوەی ئەو قوڵاییە ڕوونتر دیار بێت ئێستا لەگەر زەعیف بوون بنچوی قوڵ بووە ئەو خەتانەی تۆزێک ئێرەی ئەوە پێی دەڵێن ماریۆنێت یعنی خطوط الحزن ئەوانەی کە ئێرەیان زۆر دیارە دەموساوێکی خەماوی خۆی پیشان دەدا یعنی وا پیشان دەدا کە ئەو نەفەرە خەمی هەیە یان زۆر ماندووە ئەوەش پێ دەڵێن ماریۆنێت لاین ئێرە ئەوەشیان نازۆ لە بێڵەکە ئەوەی بەس ئەوەی ژێر چاوەکەم بۆ دووبارە بکەرەوە بۆی ئێستا ڕوونتر دیارە لە بینەری ئێمە ژێر چاوی تیر ترافی پێ دەڵێن بۆی دروست بووە ئێرە قوڵ بووە لەبەرەوەی چێشی دابەزیوە فاتەکانی دەموچاوی تۆزێک بچوک بووینەوە دەموچاوکە هاتیتە خوارە و ئێرەشی لە دروست بووە بەڵام گەژمی خاندرێت لە عائلەی خۆمان هەمومان ڕەشاتی بنچاومان هەیە هی ئەو تۆزێک پێستەکەشی ڕەشە لە چاو ئینەفەری تر یعنی ڕەنگەکەشی ڕەشە نەک بەسدا بەزینە بەچی دەزانین ئەو نەفەرە بەس بە فیلەر چاک دەبێ یان میزۆشی دەوێ ئەو هالێرە زەختێکی لێ دەکەین کە بەرزمان کردەوە ئەگەر ڕەنگەکەی سپی بووە ڕەنگەکەی جوان بوو ئەوە دەکا بەس فیلەری پێویستە فیلەرێکی بۆ دادەنێن تەواو سپی دەبێتەوە بەس گەژمی خانکەوها لێ دەکەین هێشتاەکەی مای ڕەنجی گرتووە پێستەکەی ئەوە پێویستی بە میزۆشە دوای فیلەرەکە باش ڕوونە گەژبین خان ئازا بووە کە کێشی خۆی کێشێکی زۆری هەبوو و دای بەزاندووە ئەم جۆرە ماکانش ئەم جۆرە پاشهاتانش لە کارێکی وا گەورەی کێشدا بەزاندندا بێگومان دەبن چاوەڕوانکراون بەڵام ئاسانن کەسەکە کێشە گەورەکەی چارەسەر کردو کە کێشی زۆر بووە ئێستا کێشە زۆر وردە بچووکەکە ماوە ئیش ئێستا حەلی دەکەین لە کاتی ئەنجامدانی فیلەر پێویستە ئەو کەسێک کە فیلەرەکە دەکا و پزیشکەی کە دەیکا بە تەواوی شارەزایی هەبێ لەسەر ئەنەتۆمی و شیکاری دەموچاوی ئەو کەسە دەبێ بزانێت دەمان لەکوێ دادەنێ ماسوولکە لەکوێ چەوری لەکوێ لە خۆیەوە نەڕوا بە ناوکەوی دوایە تووشی کێشەمانکە بەڵێ ئێستا بۆ ڕوومەت ڤۆلیۆمان هەیە تۆزێک قورسە بە قۆترە ڤۆلیۆم دادەنێ لە بۆ ژێر چاو دەبێت زۆرەچکە بەکاربین پێی دەڵێن سۆفت فیلەر ئەوەیە شلترە طبعاان دەبی لە ژێر چاو پێویستە لەسەر هێزکیش دابدرێ لە ژێرەوە تەکنیکی کانولەمان هەیە تەکنیکی دەرزیشمان هەیە لە بۆ ژێر چاو کانولەکە باشترە شین و مۆر نابێتەوە دوای ئەنجامدانی پرۆسەکە یەکسەر دەتوانێت بستە دەوام بستە ئیشی خۆی پێوەی دیار نابێ وهروەها دەمارەکانیش سەلامەتترن یعنی کێشەمان کەمتر بۆ دروست دەبێت ئەگەر بە کانولە ئیش بکەین باش ئێستا کاتی بەکارهێنانی فیلەرەکەیە چی دەکەی دکتۆرە لێرە فەتحەیەک دەکەین بۆ پێستی دەکاتەوە یەک فەتحە دەکەین تا کانولەکەی ببینە ژوورە باش گەشتبین ئازایە هەوایەکەی دەردەینین بۆ ڕۆمەتیش پێویستە لەسەر هێزکەکە دانین تەوان تۆزێک کە تەمەشای دەکەی بە ترسناکە بەس ئێشی نییە تەنها یەکەم دەرزی کە فەتحەکەی دەکەین ئەوە ئێشی هەیە دوایەوە زۆر ئێشی نییە باشە بەڵێ بسم الله
گەیشتینە ئێرە ناوڕوومەتی ئەو منتیقەی دادەنێن ماجیک پۆینتەکە پێویستە زۆر بە نەرمی لەسەر خۆی ئەگەر هەر کاتێک نەخۆش گوتی ئێشم هەیە مەفروزە دەست ڕابگری ئێش علامەتێکی باش نییە دەکا لە شوێنێکی هەڵی ئەم دابشکاریەش پێویستی بە دەستێکی هوەری باشەیە دکتۆرە بەڵێ بە تاکید دەبێ هوەرمەندیش بی فیلەر هەم زانستە هەم هوەرە هەم پێویستە لەسەری بزانی لەکوێ دادەنەی لە چ لیڤڵێک قوڵبی ژێرپێستبی سەرەوەبی بازە شوێن هەیە مەسەرەن لە لێو دەبێ لە ژێر پێستەکەی دابنێ نابی بچێ قوڵایی و هەروەها چ جۆرێک بەکاردێنی و لە چ لیڤڵێکش و چەندیش بەکاردێنی هەروەها هوەریشە مەفروزە چاوت بەدیقەت بی دەستت بزانی هەر لایەک وەکو یەک تۆ خەیاڵێک لە مێشکی خۆت دادەنەی وێنەیەکت داناوە بۆ ئەو کەسە بەرەو ئەو وێنەیە دەڕۆی وەکو جوانکاری بەڵێ وەکو پزیشکی پسپۆر هەم لەلایەنە زانستەکە دەبێ ینی پزیشکی پسپۆر دەبێت شارەزا بێ لە توێکاریەکە پسپۆر بێ لە ڕووی شیکاری توێکاری و لوو لە خوێنەکان و دەمار و چەوری و ئێسک و ماسوولکە و هەمووی هی ئەو ناوچەیە بە باشی ئاگدار بێ و بە لەلایەنە وەکو مادەش مادەیەکی زۆر باش بەکاربێنێ کواڵەتێکی باشی هەبێ لەگەڵەوەش لە ڕۆ هوەریەکەش هوەرمەندێکی باش بێ بۆ ئەوەی بەڕاستی جوان دەرچێت ئەوە چ دەیکە ئێستا ئەو مەساجێکی بەسەتی بۆ دەکەین تا بە جوانی بڵاو بێتەوە زۆر باشە ئێستا ئەتا حدێکی باش فەرقی کرد زۆر بە سروشتی سەرەتا یەکسەر جیاوازەکە وا دەردەکەوێت یەکسەر تا حدێک دەردەکەوێت چونکە فیلەر پێویستی بە 10 ڕۆژ بۆ 2 هەفتەیە تا ئاویش ڕاکێشێ و بە جوانی ئینتیگریشن بێ ینی بچێتە ناو خانەکان شوێنی خۆی بکاتەوە بڵاو بێتەوە و جوان خۆی پیشاندا و تۆ گەورەتریش دەبێتن دەبێت بە جوانی شوێن خۆی بگرێ بەڵێ ئێستا ئەوەمان بۆ دانا ئێرەی زۆر باش بوو ڕوومەتیشی تا حدێک جوان بوو بنچاویشی تا حدێک فەرقی کرد باش پێویستی بە یەک تۆزیش فیلەری ژێر چاوە پێویستمان بەکەمێکە چونکە مادام ڕوومەتەکەمان چا کردەوە ئەوەی زۆر ناوێ ژێر چاو مەفروزە زۆر کەم دابدرێ چونکە لێرە ئەوەی لەمفاویمان هەیە بۆڕی لیمفمان هەیە ئەو بۆڕی لیمفانە ئەگەر بگیرێ زۆر لێ نزیک دانە یان زۆری لەسەر دانەی وا بکەی قەپاتی کەی لیمفەکە هاتو چۆنەکە دەبتە ئەستوربوونی ژێر چاو خاستەن بەیانیان کە لە خەو هەڵدەستن دوو تۆب لە ژێر چاویان دروست بووە لیمفەکە مخڕبۆتەوە تا عسر ئێوارە ئەو تۆزێک دێتەوە خوارە بەتاڵ دەبێ ئەوە دەکا ینی زیاد لە حەدی خۆی دانراوە یان فیلەرێکی زۆر خستیان داناوە یانیش تەقەنیەکەی کەدایان ناوە تەکنیکەکە ڕاست نەبووە بە جوانیان دانەیە ڕوونە ئەم وردەکاریە زانستی زۆر گرنگە بۆی کەسەکە بۆ ڕیش نەڕوا و سمێڵیش بنێتەبانی بۆ جوانکاری نەڕوا و بە ناشرینی بێتەوە ئێستا لە بۆ ژێر چاوی سۆفت فیلەرەکەی دادەنین باشە هەر لە عینەن شوێن پێ ناوێت دووجار ئەزیەتی بدەین هاتین ئەوە ژێر چاوەکەیتی دکتۆرە بەنز بۆی بەکارهێناوە بەنج نا ئەگە بە کانولەیش بکەین زۆر پێویستمە بە بەنج نییە چونکە کانولەکە بەس یەک فەتحی دەکەین فەتحەکەش بەنجیشی لێدەی ئەو دەرزیە زۆر ئیستیفادەی نییە کا یوسف دەڵێ گەژبین خان زۆر ئازایە ئەگەر بەنجی بۆ بەکار نەهات بێت بەنجی بۆ بەکار نهاتەوە ئەو خۆی ئازایە جەنازام ئەو ئازایە یانە من دەستم سووکە هەردووکێتی بەس بەو موسەیتڕێی گەشبین بێت دەبێت دەست زۆر سوک بێت ئەو ئازایە بەڵام دەبێت دەست زۆر سوک بێت کە ئەو هێندە موسەیترە دێشی گەژمی خان ئەوەش بۆ
ژێر چاو تەواو هیچ ژێر چاویشی ژێر چاویشی تەواو. باشە لەگەڵی بەس ئەوەشم پێ بڵێ هیچ کەسێک هەیە بڵێ بە هیچ شێوەیەک فیلەرت بۆ ناکەم. وەڵا من نەفر هەیە بەڵێ گەنجەکان زۆر جار بۆیان ناکەم پێویستیان پێ نییە پێویستیان پێ نییە. دێ پارەی خۆی دەدا دەڵێ وەڵاهی دەزانی مەسەلەکە کووە خاستەن بۆ لێو گەنجن لێویان پڕ و جوانە حەزیان لێ زۆر زۆر گەورەی بکەن منش خۆم حەزم لێ نییە لەبەرەوەی ئەمنیش ینی حەزی ئێمەش شەرتە وەنیە شتێک حەزت لێ نەبوو ناکرێ مەجبور بکرێ با پارەش بدا با پارەش بدا ئەمن کە ڕۆیشت لە شوێنێک لێوەکی هەبوو پێم جوان نەبوو گوتیان چێ بۆی کردی گوتیان دکتۆرە سومێ بۆی کردی مە حەزم لێ نییە ینی حەزم لێ شتێک بێ کە خۆشم پێم جوان بی. ئەی ئەوانە دێن بۆ وڵات کە زۆر زۆر ئۆڤەرن مەسەلەن ڕوومەتەکانیان هێندەیە لێویان هێندەیە بەڵێ دێن بۆ وڵات ئەمانە زۆر زیاد لە پێویست دەیکەن یعنی بێن بیکەن بەڵێ دێن بز من نایکەمەوە باشە ئەو خۆی من بە حیاتی خۆم دوو دەرزی فیلەرم بۆ لێو دانە ناوە لە بۆ یەک نەفەر مەسەن لە زۆر شوێن دوو دەرزی سێ دەرزیش دادەنێ من داینانم زۆر نەفەر هەیە دێ ڕسمەکەی پێەیە ئەڵێ لێوێکی ئەوهام بۆ بکە منژرە من قەنەعەتم بەوە نییە پێشم جوان نییە بڕۆ لە شوێنێکی تر بیکەکە و شوێنێک کە دەرزەکەیان داناوە یعنی ئەدواقە زەوقە هەر کەسەی کو مرتاحبی ئەوها ئیش دەکەوە نیە. باشە مادەکە چەند دەمێنێتەوە لەوێ مادەکە مەفروزە 9 مانگ کە تا ساڵێک و 2 مانگ 3 مانگ بمێنێتەوە مادەی باشە لە 9 مانگەوە 9 مانگ دەمێنێ ئەوجا بەجێرەی شخصەکەش دەگۆڕێ نەفەر هەیە کە تەبۆلیزمی زۆرە حرقی زۆرە باشە دەیسووتێنێ ینی هەزمی دەکە دەشکێ نامێنێ بۆ شوێ دەڕوا دەتاوێتەوە هەل دەبی دەتوێتەوە چۆن زەعیب دەبین فاتەکانمان دەتوێتەوە ئەوش بە تەسیری ئینزیمات دوایی کەسەکە تووشی نەخۆشی وشت ناکات بۆ نمونە شێرپەنجەی ناکات هیچ کێشەی نییە هیچ کێشەی نییە کێشەی شێرپەنجە ئەوشتانەی نییە فیلەر کوڕان دەیکەن کوڕانژ ئێستا زۆر دەیکەن پیاوانیش دەیکەن بۆچی دەیکەن عینیان لە بۆ ئەو مەشاکلانەی کە هەیەە مەسەن زۆر کوڕمان هەیە ژێر چاوی زۆر قوڵە یان ئەو هەفتەکەی ئەو لای کوڕێک هاتەلام زۆر زەعیف بوو ینی ئەو هاتوو بۆ ژوورەوە ڕوومەتەکانی لە جیاتی خڕبێ بۆ ژوورەوە چاڵ بوو ڕسمەکەشم هەبوو بەس ڕسمی زۆر جوانم هەیە بەس یەک دوو کەس ئیزنم لێ وەرگرتن پێیان خۆش نەبوو ئەمش لێ گەڕام نەمتانی بهینم پرسیارێک بەڵێ کوردێتە لاتان بۆ لێو بیکە فیلەری لێو لای من نەهاتینە نەخێر هەیە بەس کەمە زۆر بەس بۆ ڕوومەت و زەعیف بوون دێن زەعیف بووینە زۆریان ئەو خەتە پیاوی بەتەمەنیش پیاوی بەتەمەنیش هەیە دێ ئەو خەتانەی چادەکە ژێر چاوی چادەکە لە ڕووە عملیەکە لایەکمان بە تەواوی تاوا کرد دوای چەند بە تەواوی هەست بە جیاوازەکە دوای 2 هەفتە بە تەواوی هەست بە جیاوازی دەکەم باش دەست خۆش بێ تۆ دەتوانی بەردەوامی لەو لە ئەگەر هیچ نەماوە لەسەری من یەک پرسیارم مابوو تۆ هیچ ماوە هیچ نەماوە چێ دەبێ فیلەر بکە زۆرێکی پسپۆڕی دەبێ بیکە پزیشکی پسپۆڕی پێست بەتەنیا پزیشکی پسپۆڕی پێست و پزیشکی پسپۆڕی جوانکاری ینی سەرجنەکان جەراحەکانی جوانکاری باشە مەفروزە خەڵکی دیکە بەڕاستی ینی جورئەتێکی زۆریان هەیە کە خۆیان لێ دەدەن ئەو خەڵکێک کە دەستنە بەر دەستیشیان لەوان جەری ئیترن ماشەڵڵا ینی مجازەفەکی زۆر گەورەیە کە دەیکەن دەڵێ فێر بووم و زۆر جوان فێربوونەکە چییە زۆربیان لە یوتیوب تەمەشایان کردووە 2-3 دەرزێ لەوێ دەدەین وا دەزان هەر چاڵێکە و پڕی دەکەوێت تەواو نازانن ئەوە دەمار هەیە لەوێ ماسوولکە هەیە ئەگەر خوانە خواستە ئەو فیلێرە بستە ناو دەمارێک قەپاتیکە ئەو شوێنە هیچ تر خوێنی بۆ ناڕوا تووشی گانگرین دەبێت باش کێشەی زۆر گەورەیە لە فیلەر پزیشکێک کە 6 ساڵ کۆلێژی پزیشکی خوێند بێت دوای ئەوە پسپۆڕیەتی لە بوارەکە خوێند بێت دوای ئەوە ئەزمونێکی باشی هەبێت اینجا دەتوانێت بکە ئەویش 100% ناڵین سەلامەتە لە هەموو دنیا لە دەستی دکتۆرەکانش بازە جارێک کۆمپلیکیشن و مەشاکل هەر ڕوودەدا تاکید بەس کە لای دکتۆر مەشاکل ڕوویدا دکتۆرەکە دەتوانێت چارەسەری بکە و علمەی هەیە کە دانیشە یەکسەر مەسەرەن ئەنتیفیلەرمان هەیە گەر شتێکی نەخوازرا ڕوودا یەکسەر ئەنتیفیلەرەکەی لێ دەدەی دەیتوێنیەوە دەرمان هەیە دەیدەی بەس کە لە شوێنێکی تر خوانە خواستە لەیان قەومە بەسەر خۆیان دادەین درەن خۆ دوات نەکرد خۆ دوات ئەوە دەبایە وا بکەی دەبایەوانەکەی ینی خوانی لە دەردەین و بەڕێ دەکەن دەست خۆش ئێوە بەردەوام بن بەتەوێت ئەو لاشتاوەکەی من میوانێکی دیکەم هەیە بابەتێکی دیکەشم هەیە ئەویش پەیوەندی بە مۆبایلەوە هەیە بەڵام بوارێک لە مۆبایل کە کەم کاری لەسەر کراوە و کەم تیشکی خراوەتە سەر بۆ
گفتوگۆکردن لەسەر ئەم لایەنە لە مۆبایل کە ئێستا پێتان دەڵێم لەگەڵ دکتۆرە میوانەکەم ئەویش دکتۆر مازن عەبدولخالق پرۆفیسۆری یاریدەدەر لە کیمیای فیزیاوی ئەندامی. دکتۆر بەخێر بێ. ئەحواڵ باشە؟ دەنگ و باست ئەو اختصاصت چییە؟ فیزیای کیمیای فیزیاوی ئەندامی ینی کیمیای فیزیاوی لە هەموو کیمیایەکان بەکار دێت باشە کە سیفەتە فیزیاویەکانی کیمیای ئەندامی دەخینن ئەو کیمیای فیزیاوی ئێوە فەرموون کارلێکە ئەندامیەکان باسی کارلێکە ئەندامیەکان یان ئەوانەی کە دەزانین ئەندامی چیە و نائەندامی چیە بەڵێ بەڵێ ئێوە فیزیا و کیمیا و ئەندامی و نائەندامی هەمووتان تێکەڵ کرد. دکتۆر مازن لە هەمان کاتدا ڕاگری کۆلێژی پەروەردەی زانکۆی سەلاحەدینیشە بفەرموو. مامۆستای زانکۆشە وە کەسێکی چالاک کاریگەر زۆر سپاس بۆ ئامادەبوونێت. سپاس دکتۆری سپاس دەکەم. ئێمە کە ئەم مۆبایلە بەکاردێنین بە تایبەتی بۆ کەسانی کە زۆر بەکاری دێنن کە ئەم مۆبایلە بەکاردێنین تۆ دەڵێی ئەم مۆبایلە هەر ئەوە نیە کە کاریگەری لەسەر چاو و مل و ئەو لایەنە جستەی یانەی دیکە دروستکە هەر ئەوە نییە بەڵکو لەسەر شەبەکەکەشی تۆڕەکەش کاریگەری زۆری بەسەر تەندروستیمانەوە هەیە. ئەمە چۆن؟ زۆر سپاس بۆ میوانداریتان بەڕاستی ئەوە مۆزوعاتی مهمە بەگشتی لەبەرەوەی لەسەر گۆی زەوی تقریباً زیاتر لە 6.5 ملیار کەس مۆبایل بەکاردێنێت. مۆبایل بەکارهێنان جارێ پێشتر بە هەندێک فاکتی زانستی بزانین ئایا چییە و چۆن ئیش دەکا و ئەو تیشکەی کە بەکاردێت لە بۆ گواستنەوەی سەوت و سوڕە و ینی وێنە و دەنگ و ئەو شتانە طبعاً هەردوو لایەن دەگریتەوە هەم شەبەکەکەی کە تۆڕی ینی قسەکردنەوەکەیە و هەم ئینتەرنێتیشە. گرنگترین شت ئەوەیە ئێستا ئەم نمونەیەک دێنمەوە نمونەیەکە ئەوەیە پارچە کاغەزێک باشە بیبە بەر ڕۆژ هەر ئەوها ئاسایی ماوەکی زۆری دەوێ ماوەیەکی بە ڕۆژ دەوێ هەتاوەکو کاغەزەکە کاریگەری ڕۆژ لەسەر کاغەزەکە بە دەرکەوێت ماوەیەکی دەوێت ینی بە ڕۆژ و دوو ڕۆژ و سێ ڕۆژ و هەفتە و ئەوانە تا کاریگەریەکە ببینیت وایە ڕەنجی دەگۆڕێ و ڕەش دەبی و بەس بە مروری زەمن باش لەبەر ڕۆژ دایرێکتلی بەڵام هەر ئەو پاکە پارچە کاغەزە زەڕەبینێک بینە لە بەرامبەر یان لە ئاراستەی ڕۆژەکە دانێ و بە پارچە کاغەزەکە وەنێ یان لە ئاراستەی کە پارچە کاغەزەکە دانێ چی لێ دێ کاریگەریەکە زووتر دەسووتێ وەنیە ئایا باسی تیشکەکە لە هەمان شوێنین ئەمە باسی تیشکەکە و باسی وزەکە دەکەین وزەی تیشکەکە نەگۆڕابوو بەڵام چڕیەکە گۆڕا ئەمن بە زەڕەبینەکە چم کرد سڕم کردەوە باشە لە کاتی ئەگەر بێ و باسی مۆبایل بکەین لە ئینتەرنێت و شەبەکەی تێلیکۆمەکان ینی هەردووچیان گوتمان وزە ڕادیۆیەکە بەکاردێنن گرنگترین شت بفەرمونێرە با دکتۆر سومێش بێتەوە لامان دەست خۆش بێ باش بەڕێوە چوو باشە ئایبینە زۆر باشە فەرمودان شت دکتۆر بەخێر بێ خۆش سپاس بەخێر بێ دکتۆر باشی زۆر سپاس ئێستا ئەوە لەسەر جستەی ئێمە کاریگەری بەکارانی مۆبایل بە دیاریکراوی بەشەی کۆنکریتی چییە؟ بە دوو لایەن باز دەکرێت تیشکەکە ئەوەی تازە باسمان کرد بە نزیکی و لەگەڵ زۆری بەکارهێنانی مۆبایلەکە لایەنەکەی کە ئایا ئەمن ئەو مۆبایلە چۆن تەئسیر لە بیرکردنەوەم دەکات چۆن تەئسیر لە خەوم دەکات چۆن ئایا ئەمن وا لێ دەکات خاستەن ئەمن زۆر لە منداڵان دەترسێم چونکە مەوزوعی منداڵان ئێستا هەر منداڵێکی دەبینی مۆبایلێکی لە دەستە باشە منداڵ لە گەشەدایە باشە مهمترین پارتی گەشەی منداڵیش مێشکە وایە ینی گەشەی مێشک گرنگە شەبەکەی مۆبایل کاریگەری دەبێت بەسەر گەشت ئەو هەیە ئەو ریسێرچ هەیە ئەمن نامەوێت ینی ئۆندە ینی ڕەشبین بم بەڵام ریسێرچ هەیە باسی ئەوە دەکات
نەک دایرکتلی شەبەکەی باسی تیشکەکە دەکەم نەک دایرکتلی تشکەکە بەڵکو بەکارهێنانی مۆبایلەکە وا لە منداڵ دەکات یعنی من بەڕاستی ریسەرچەکەم خیندەوە دەڵێت 2 ساڵ گەشەی عەقلی دوا پاشدا دوا دەخات. ئۆکەی زۆرە زۆر یەکجار زۆرە زۆرە 2 ساڵ ئۆکەی. زۆرە ئەتو لە کەواتە کاریگەری بەسەر بەپێ ئەو توێژینەوەی بێت بەڵێ یا ئەو توێژینەوانە بێت کاریگەری بەسەر گەشەی مێشکیەوە بەڵێ. هەیە بەسەر درککردنی شیەوە هەیە بەڵێ باشە شتیدی توانای فێربوون بۆ نمونە. توانای فێربوون زۆر کەم دەکات. مهمترین شت ئەوەیە منداڵ زوو ئاڵوودە دەبیت ئەدیکت دەبیت لە بۆ مۆبایل چونکە مغرەیاتی زۆرە زۆر شتی تێدایە و گۆڕانکاری تێدایە فکەوە ئەدیکت بوو ینی ئاڵوودە بوو ئیدی نەمەتی ژیانی ینی ستایلی ژیانی ئەو منداڵی دەگۆڕێ باش دەگۆڕێ کاریگەری زۆر خراپی لەسەر هەڵس و کەوتی منداڵەکە دەبێت بەگشتی وای لێ دێت کۆمنیکیشنی یان قسەکردنی لەگەڵ چاردەورەی نامینێت تقریبا یعنی وای لێ دێت گۆشەگیر دەبێت زوو تووڕە دەبیت لەگەڵ کۆمەلگا یان لەگەڵ دەوروبەر کۆمنیکیشنی نامینێت هیچ ینی هەر حەزی لێ لەناو ئەو جیهانە بیت یعنی من نمونە زۆرە نمونەی نزیکی خۆشمان زۆرە ینی بەڕاستی کە ئەو شتانە دەبینین زۆر کاریگەری هەیە و کاریگەری نەگەتیڤی هەیە لەسەر سۆشیال بیهیڤەری مناڵەکە لەگەڵ لەسەر هەڵس و کەوتە کۆمەڵات هەیە کاریگەری باش لە ژیانی ڕۆژانەدا چۆن مۆبایل بەکاربێنین چەند لێمانەوە دوور بێت تەلەفۆن کەین بە ڕقەمەکە یان بە ئینتەرنێت تەلەفۆنکەین یان مەسج بنێرین نامە تێکست یان نامەی دەنگی بۆی کەمترین کاریگەری بەسەرمانوانە وەکو گوتمان ئینتەرنێت و ینی تێلکۆمەکانی کە هەمان ئەوەیە بەکاردێنن هەمان رادیۆشنە هەمان تیشتی رادیۆیە باشە ینی دەزم ماتر هەردووچیان وەچی یەکەن ئۆکەی باشترین حل ئەگەر ئەتو مەجبور بووی هەر مۆبایل بەکاربین طبعا مەجبورین هەمومان مۆبایل بەکاربینین بەڵام ئەگەر کاتێکی زۆر ویستت بەکاربینیت تێکست نووسین باشترین شتە یان ڤۆیس ناردن ڤۆیس نەک دایرکتلی نامەی نووسین یان نامەی دەنگی هەمووی باشترە ئەوانە باشترە باشە محاولە بکە لە شوێنی ئاوا بە کە شەبەکەی ئینتەرنێتەکە و مۆبایلەکە زۆرە تێدەگەی مۆبایلەکەت نییە کە شەبەکەکە زۆرەیە ئەو بەعکسەوەیە شەبەکەکە زۆر بی خراپ نییە شەبەکەی مۆبایلەکەت زۆر بی بۆ خراپ نییە ئێستا باسی دەکەم ئەگەر شەبەکەکە کەم بوو خراپە بۆ شەبەکەکە زۆر بوو ئەتو یەکسەر ستیشنەکەت هەیە ینی تاوەر و ماوەرەکەت هەیە ئەوەی حازرەکەی دەکا حازرە یەکسەر مۆبایلەکەت خۆی شەبەکەی تاقەی زیاتر سرف ناکە شەبەکەی زیاتر نادا تیشتی ببوورن تیشتی زیاتر نادا لەوەی زەختی لە خۆت کە هەتاوەکو شتەکەی بگەێنێ بەڵام ئەگەر شەبەکە کەم بوو ئافرین دەبی زیاتر زەختی لە خۆی خوشار دەکات زیاتر تیشک دەردەبڕێت یان دەبیتە ئێستا ئەوە دەبیتە مەزدەڕێکی تیشک دەربڕ ئەو جیازەی کە هەتا ئەو دەکە شەبەکە زایی بوو زۆرتر چڕیەکان چڕی زیاتر دەکات چڕی دەربڕینی باش ڕوونە کە دەخەوین مۆبایل لێمانەوە نزیک بێت باش نییە یعنی هەر گوتم نزیک بیت باش نییە دوور بیت دایمەن باشترە لەوەی کە نزیک بیت چەند دوور لە ژووری خەوتنمان نەبێت یان هەبێت قەڵی ناکرێت بەڵام دوور لە نزیک سرت نەبێت علەقل باش دوورتر دانێ وە ینی علەقل مەترێک 2 مەتر بەڵام واتە بەدیار چاتەوە ئاوها مەکە چاتکەی لێ بکەی مۆبایلەکەش لێ ئەوها خراپە شتی دی بەکارهێنانی ینی هێدفۆن باشترە لەوەی کە مۆبایلەکەت نزیک بی لەجێت ئەوە یەکەکە لە ئەوەکانیش هێدفۆن زۆر باشترە لەبەرەوەی دایرکتلی ئەوە دوورە لێت جیهازەکە دوورە لێت ئەمە باسی هێدفۆنە لە تەلەفۆنکردندا نەک تۆ دانیشی بۆ بەردەوام بە دیار گۆرانیەوە بە هێدفۆنەوە خۆ داببڕی لە دنیای ئاسایی باسی ئەوەیە کە ئەگەر تەلەفۆن دەکەی بە هێدفۆن بیکە تا مۆبایل دوور بێ لە سەرت بەکارهێنانەکانی ئاوایە طبعاً گوتمان زۆر بەکارهێنان دائیمەن باش نییە
يعني دائما وا لێ دەکەی کەمترین کات بەکاری بینیت. گرنگترین شت ئەوەیە ئەمە باسی منداڵمان کرد گوتمان زوو ئاڵوودە دەبی بەڕاستی کاتێکی دیاریکراوی لۆدانەی و سنوورداریشی کەی کە منداڵ چۆن تەمەشای مۆبایل بەکاردێنێت. باشە باسی سمارتفۆن دەکەین طبعا ئەوە منداڵ چۆن بەکاری دەینیت ئینتەرنێتی لەگەڵە و بە ئینتەرنێت تەمەشای شت دەکات دەبێ وای لێ نەکەی ئاڵوو دەبێت بەڕاستی. باش هیچ توێژینەوەیەک هەیە باسی ئەوە بکات کە دانانی نزیکی مۆبایل لە نزیکی سەرین لە نزیک سەر دەبێتە هۆی توشبوون بۆ منە بەگرێ شێرپەنجەیی. وەکو گوتم ئەها تیشکەکە لە بیداتەوە لۆ باسی تیشکەکەم کرد کە وزەکەی ئەوەندە نییە. توێژینەوێکی وا دقیقم نەدیوە باسی مەوزوعەکان دەکەن کە دەڵێن بەڵام کە دقیق بە کەیس نییە لەبەرەوەی توشبوون بە شێرپەنجە جەنابتان باشتر دەزانن لە من ینی کاتی زۆری دەوێت وایە توشبوون جاری وایە دەکەیدی دەوێت وانە دەیان ساڵی دەوێت هەتاوەکو بزانی بگێ فاکتێک کە باش ئەوە دەبێتە هۆی دروستبوونی کانسەر لە مشک. بەڵام باز دەکەن کە توێژینەوە هەیە لەسەر بەڵێ منیش مەبەستم ئەوەیە کە بەشەیەکی ڕاستەوە خۆ وەکو یەکسەر فاکت نییە بەڵام باس بەڵێ توێژینەوە هەیە باش هۆکارەکەی دەگەڕێنەوە لە بۆ باش بێگومان لەلایەنە زانستیەکە هەموو شتێک سەرەتا فاکت نییە ڕاستی زانستی نییە توێژینەوەی لەسەر دەکرێت خۆناغ بە خۆناغ تا دەگاتەوەی کە دەبێتە فاکتێکی زانستی بەڵام توێژینەوە هەیە کە دەڵێ پەیوەندی هەیە لە نێوانیان و ئەو پەیوەندیە سەرەتایی دەرخستنی مەترسیەکەیە بە تایبەتی بۆ کەسێک کە ژیانی پڕ بێ لە هۆکاری دیکە هۆکاری یاری دەری دیکە بۆی تووشی شێرپەنجە بێت تۆ هەوات پیس بێ خۆراکت پیس بێ سترێس زۆر بێ خەوت خراپ بێ هەموو ئەو فاکتەرانی دیکە کە لە ژینگەی ئێمە هەن هەموو ئەمانە هەبن مۆبایلەکەشی بێتە سەر بەردەوام 24 ساعت بێگومان زۆر ڕاست یارمەتی دەدا کە تووشی شێرپەنجەت کە هیچ تکت مابوو لەسەری سپاس ئەگەر هیچ سیدیتان هەیە من زۆر سپاس دەکەم دەست خۆش بێ ڕوون بوو گەیشت پەیامەکە لێرە بمێنەرەوە لەگەڵ دکتۆرە سومەیە دکتۆرە سومەیە خۆت لە مۆبایل بەکارهێنان چۆنی زۆر بەکاری دێنی زۆر برادەر نیمە من وەڵە کەم بەکاری کەم بەکاری دێنم بەڵێ ئەدی دکتۆر سەنگەر ئەو هەندێک زیاتر هەر دەمەوێت تووشی مشکلەی باسی دووەم لەگەڵ دکتۆرە سومەیە باسی سەدەفە ئەو نەخۆشیەی پێست کە ئێستا زۆر بربڵاوە زۆرش قسەی لەسەر دەکرێت بە شێوەیەکی گشتی بە پێی داتاکان داتا جیهانەکان سەتا دوی خەڵکی تووشی دەبن ئەمە شێت چۆن دروست دەبێت باشە نەخۆشی سەدەف دەتوانین بڵێن ئیتس کۆنترۆلەبل ئینکیورەبل یعنی نەخۆشیەکە کۆنترۆل دەکرێت بەڵام چابوونەوەی یەک جارێکی بنبڕکردنی نییە باش نەخۆشیەکی درێژخایەنە وەکو شەکرە و زەخت و ئەو نەخۆشیانە یەکێک تووشی شەکرە بوو یان تووشی زەخت بوو تازە تەواو لەگەڵیتی وەنیە بۆ توش دەبین بۆ سەدەفیە دروست دەبێت سەدەفیا بۆ ماوەیە جیناتە یعنی سیفەتە لە دایک و باوکەکە دەگوازرێتەوە لەوانەیە دایک و باگونایان بێ دوو پشت سێ پشت پێشتر باپیری گەورەیان هەیبوو بێ شەر نییە لە هەموو کەسێک دەرکەوێ زۆر کەس هەیە جیناتەکەی هەیە بەس پێویستی بە فاکتەرێکە بە تەحفیزێکە هەتا لێ بەدربکەوێ باش ئەو تەحفیزە چیە زیاتر ترس نەفەر هەیە لە تەمەنی 40 ساڵی یەکەم جاری تووشی سەدەفیە بووە حادیسەکی سیارەی کردووە لەناو حادیسەکە بووە مەسەن دەستی شکاوە قاتی شکاوە بەس نەمردووە لە حادیسەکە تەواو بوو دوای سێ چوار ڕۆژ یەکسەر سەدەفیەکەی بۆ یەکەم جار بە دەردەکەوێت ئەو لە جینیدا هەبووە بەڵام دەرنەکەوتوە تا ئەو ترۆما دەرونیە ئەو ترسە زۆرە بەڵێ ینی تریگەرەکی دەوێت بڵێ باش نەخۆش لە کەسێک بووی نەگوازراوەتەوە نەخێر ئەوە شتێکی زۆر گرنگە کە هەموو هاوڵاتیان بزانن سەدەف نەخۆشیێکی گوازراوە نییە یعنی کەس پێی ناوێت بترسێ گەر نەخۆشێکی سەدەف لە تەنیشتی دانیشت بوو خۆی لێ دوور کاتەوە و بڵێ بالەی نەگرمەوە وەکو دەردەڕیوی و وەکو بەڵەچی حەزم لێ ئەو سێ نەخۆشیێ باسکەم بەڵەچی دەردەڕیوی سەدەفیە ئەوانە زۆر پێوەیان دیارە بە نەخۆشەکان پێوەی دیارە یعنی ظاهرە نەخۆش تۆزێک یعنی دەرونی هیلاکە ئەوجا ئەو کەسانەی کە لە دەور و بەرینەکە خۆیان لێ دوور کردەوە هەستی پێ دەکە پێویست ناکە ینی پێویستە مناڵەکانیشمان فێرکەین بەڵکی دەردەڕێوی سەدەف ناگوازرێتەوە پێویست ناکە بترسن ئەگەر نەفرێک دۆقەتان لەگەڵ کرد
لە تەنیشتان دانیشت باش. پێویستی بە ترس نییە. لە خێزانێک بەڵێ لەبەرەوەی خوشک و بران بۆ نمونە بەڵێ لە جیناتیان هەیە بەڵێ کە ڕەنگە تووشی سەدەف ببن ڕاست ئەم ماوەیە ئەمە توش دەبێت دوای ماوەیەکی دیکە خوشکەکەی بەڵێ لی دەردەکەوێت ڕاست. یعنی ئەمە لی دەردەکەوێت دوای ئەمە لی دەردەکەوێت ئەمە مانای ئەوە نییە کە ئەم دوانە بۆیان گوازراوەتەوە بالضبط بۆ یەکیان بالضبط. نەگواسەوە هەردووکان هەیەیان بووە. بالضبط زۆر ڕاستە کە لە ناو باش. یەک خێزان هەبوو لە بەرەوەی جیناتەکان و سیفەتەکان هەیە وەکو سیفەت دەگوازرێتەوە. باش بەڵێ هەرسێکی بەڵام ئێمە تەرکیزمان لەسەر ئەو ڕێ سەدەف سەر سەدەفە بەڵێ سەدەف لە نێوانی بۆ نمونە ژن و مێردیش ناگوازرێتەوە نەخێر بە هیچ ناگوازرێت شێوەیە. نەخێر باش ئەگەر ژن و مێردەکە ئامۆزا بن لە جیناتیان جیناتیان هەبێ ئەوەش گواستنەوەنی هە لە گواستنەوە جینیان نییە نەخێر باش لە کە کەسێک تووشی ینی سەدەفی لێ دەرکەوت بەڵێ ئێوە چی بۆ دەکەن خۆی سەدەف چییە باەکەم جا ڕوونیکەمەوە تا خەڵک بزانین سەدەف چیە ناوەکەی زۆر ترسناک و گەورەیە کە دەرێن سەدەف تووشی ئەوەک دەبن تۆ دڵڕاو چێ دەبن سەدەف نەخۆشیەکی ئینفلەمەتری پێ دەڵێن ینی هەوکردنی پێستە باشە بۆ ڕوودەدا پێستی ئینسان طبقەی سەرەوەی پێستمان کە پێ دەڵێن ئیپیدەرمس ئیپیدەرمس 4-5 طبقەیە لە طبقەی بنەوە هەتا دەگەی آخر طبقەی سەرەوە خانەکان گەشە دەکەن ماچور دەبن پێ دەگەن ئەتا دەگەنە طبقەی کۆرنیۆساتی سەرەوە لەوێ دەمرن و فڕێ دەدرێنە دەرەوە ئەوە چەندی پێدەچێ 28 ڕۆژی پێدەچی یعنی پێستی نۆرمال کەسێکی ئاسایی خانەیەکی ئاساییە ئاسایی لە پێستی لە ئیپیدەرمس لە طبقەی بنەوە هەتا دەگاتە سەرەوە و فڕێ دەدا لە بن توێژاڵەوە تا توێژاڵ ئەوە 28 ڕۆژی پێدەچێ باش لە حالەتی سەدەف دەبێتە 4 بۆ 5 ڕۆژ 4 ڕۆژ بۆ 5 ڕۆژ ئەو خانە لەوێ دەگاتە سەرەوە و فڕێ دەدرێت پێران ناگە فڕێ بدا طبق 4 ڕۆژی تر 5 ڕۆژتە طبقەیەکی تریش دەگاتە سەرەوە ئەو فرەنە دراوە ئەوی تریش دەگا هەمووی لەسەر یەکتری خڕ دەبێتەوە دەبێتە توێشکەکی ئەستور پێ دەڵێن سیلڤەری سکەڵ یعنی ڕەنگەکی سیلڤەری یعنی سپیەکی سپی تۆخی هەیە باشە توێشکەکەش ئەستورە لەگەڵ توێشکی تر فەرقی هەیە کە تۆ زێگلێشی بکەوە پێستەکەی ژێری سوورە ینی هاوکردنەکەی پێوە دیارە خوێنیشی لێ دەگەت لی بکەوە باش توێشکەکە ئەوە سیفاتی توێشکی سەدەفە کەسەکە هەست بە چی دەکا کەسێک کە سەدەفی هەیە دەخورێ ئازاری هەیە بەڵێ بازە کەسەیە خوڕانی هەیە بەس خۆی سەدەف یەک لەو نەخۆشیانەیە کە زۆر زۆر خوڕانیان نییە بەس هەندێک کەسیش هەیە هەیەی ڕاستە بەس ئەگەر بێن مقارنەی بینی سەدەف و ئەگزیمای بکەین فەرقەکەیان زۆر زۆر دیارە ئەگزیما خوڕانێکی زۆر زۆری هەیە سەدەف لە چاو ئەوە خوڕانەکەی ئەوها گرنگ نییە باش کەسێک کە سەدەفی هەیە دەبێت ئەو خۆی چی بکات خۆی چی بکات بەڵێ یەکەم شت مەسەرەن کە نەخۆشێتە لایمە لە نۆڕینگە کە پێشتر سەدەفی نەبووە دێ یەکەم جارەوەی لێ هاتووە درێم پێشتر هیچ نەخۆشیێکت هەبووە سەدەفت جێلێ بووە هەدووە کە دەزانیم یەکەم جارێتی تۆزێک بە حەزەرەوە پێی دەڵێن چونکە یەکەم شت سترس هەز بە سترسێک دەکە سترسەکەش خراپتری سترسەکەش یەکەم سەبەبە لە بەوەی کە سەدەفەکە خراپتر بکرێ یعنی ئەگەر نەخۆشێک سەدەفی هەبوو دەبی یەکەم شت پێی بڵێ خەم مەخۆ یعنی نەخۆشیێکی کوشندە نییە پێی نامری خەتەر نییە خوانەکە سەرەتانێک نییە بڵێ تەواو تازان داخوا چیم لێ دێ سەدەف نەخۆشیێکی وەکو نەخۆشیەکانی تر درێژخایەنەکان کۆنتترۆل دەکرێت ترسمەیە ئێستا ئێمە دەڵێن شێرپەنجەشی ئەوە نییە ڕاستە شێرپەنجەمان هەیە دوو لە سەرسەی چاک دەبنەوە ڕاست کەواتە لە سەدەف هەر نابێ بترسن بەڵێ ئەو فاکتەرانێک کە زیادی دەکا سەدەف ترسە یەکەم شت و سترس یان خەم خواردنێکی زۆری وە هەیە داچی وەفات دەکا باوکی وەفات دەکا ئەوش دەبێتە هۆی کە یەکەم جار سەدەفی لێ پێیا دەبێت ئەوش یەک لە فاکتەرەکانە هەندێک هەوکردن هەیە مەسەرەن تووشی لەو زەتێن دەبن التیهابی ئەمعا سیەکانی التیهاب دەکا خاستن لە مناڵان ئەوە نوع سەدەفێکمانەیە پێی دەڵێن گەتەیت سەدەف دنکی وردوردە گەتەیت سۆرایسس دنکی وردورد تۆشکی وردورد زیاتر لەسەر زوگ و پشتیان پێیا دەبێت جۆرە کەیکە لە هەمووی باوترە سەدەفچیە ئانیشکە لەگەر چۆکەکان دوو پەڵی سپی توێشکێکی سپی ئەستور لە سەرەتی و لەو دووشێنە پێیا دەبێت نوعی تریشمان زۆرە جۆرەکانی سەدەف هەیە نینۆکە باسکەین جۆرەکانی قەیناکە بۆ ئەوەی ئەگەر کەسێک سەدەفی هەبوو یەکێک لە شتانێکی خەڵکی ئێمە دەیکا ئەوەیە دەڕوا یەکسەر ئەو شوێنە دەتاشێت مۆکانی لا دەبات سوودی هەیە ئەمە هیچ سوودی پەیوەندی هەیە هیچ سوودی نییە هیچ پەیوەندێکی نییە خاستەن برت ئەگەر لە سەریان هاتبێ یەک لەو شوێنانەی کە زۆر باوە سەدەفی لەبێ سەرە یعنی دوای ئانیشک و چۆک لەسەر سەدەف دێتن ئەویش توێشکێکی زۆر لە بن قژەکەی دروست دەبێ تاشینەکە هیچ سوودی نییە
وە بگرە بەعزە جارێک زەرریشی هەیە ئەگەر بریندار بکرێ ئەگە باش. بریندار بکرێ مەسەن لەگەڵ تاشین بای ئەوەندە موسی لێدەن خوێنی لێبێ زۆر خەتەرە چونکە شتێکمان هەیە لە سەدەف پێ دەڵێن کۆی بنەرفینۆمینە کۆی بنەرفینۆمینە چیە یعنی ئەزیادیانی پێستی ئەو کەسێک کە سەدەفی هەیە شوێنێک بریندار بکەی لەسەر برینەکە سەدەفەکە دروست دەبێت باش. بۆ نمونە دەستت بڕی لە شوێنی بڕینەکەی منداڵێک کەوت پێی بریندار بوو لە شوێنی برینەکەی سەدەفەکەی لێ دروست دەبێت ئەو سەر تاشینەش ئەگەر زۆر برینداری بکەی یعنی حالتمان بینیوە لە بەعزێک شوێنی ناپرۆفشنەل کە سەریان تاشیوە تا خوێنیان لە هێناوە دوای تقریبان دەڕۆژ هەفتەیەک دەڕۆژ هاتووە هەموو سەری بوویتە التیهابات یەک پارچە جەراحەت باش. هاتە لای ئێوە سەدەفی هەیە ئێوە دەتوانن بە چارەسەرەکانتان نەخۆشیەکە کۆنتترۆلکەن نەگەبر. باڵێ کۆنتترۆلێکی زۆر باش هەتا حدێکی زۆر باش کۆنتترۆل دەکرێت بەجێرەیەک جاری وا هەیە لەوانەیە 2 ساڵ 3 ساڵ لی نێتەوە باش. بەڵێ کەسەکە هیچ هەیە باسی چارەسەرەکە ناکەین چونکە شتێکی زۆر زانستی پزیشکی لای ئێوەیە دەبێت نەخۆشەکە بێتە لای ئێوە بۆی چارەسەرکرێت بەڵام هیچ ڕێنمایەک هەیە بیان دەیت ئێوانی کە سەدەفیان هەیە ئەوانەیە کە سەدەفیان هەیە یەکەم شت دەڵێن خەممەخۆ فکری لێمەکۆ لە مێشکی خۆت بی بەدەرەوە تاوا فکرتی لەسەر لابە دووەمیان عیلاجەکان دەبێت بە جوانی بەکاربێنێ بەو نوعی کە لە بۆی باز دەکەین مەسەن تێپەرینگمان هەیە دوای سەبرکەمی دەکەینەوە کە باشتر بوو کەم دەکرێتەوە عیلاجەکەی لێ دەدزیەوە ینی لی کەم دەکەی و ڕای دەگری ئەوە زۆر مهمە شێدارکردنەوە یەک لە شتە زۆر مهمەکانە لە بۆ ئەو کەسانەی کە سەدەفیان هەیە ئاگیان لە خۆ بە بریندار نەبوون خۆیان بریندار نەکەن باشە لەگەڵ ئیلتیهاباتیش کە تووشی هەوکردنەچی دەبن سەدەفەکەیان لێ زیاد دەبێ مەفروزانی ئاگیان لێبێ مەسەرەن سەدەف چارەسەر دەکات کام پسپۆری نەخۆشی سەدەف تاکە پسپۆری پێستە پزیشکی پسپۆری پێست بۆی هەیە چارەسەری نەخۆشی سەدەفکە تەنها ئیشی ئەوە باش یەکێک لەو دیاردە زۆر سەیرانی کە لە کوردستان هەیە ئەوەیە خەڵکێک لە بوارێکدا کار دەکات کە بواری خۆی نییە یعنی ئێمە زۆر توندین لەسەر ئەوەی کە نابێ بۆ نمە پزیشکێکی پسپۆری پێست بڕوا عملیات بکە بۆ چکە دەنەمە پسپۆری پێستە نابێ بڕۆ عملیات کە مەکاری ئەو نییە هی عملیاتیش نابێ بڕوا خەریکی بۆ نمونە کارێک بێت کە پەیوەندی بە پێستەوە هەیە دەڵێن تۆ پلاستیک سێرجنی تۆ ئیشت نەشتەرگەری جوانکاریە ئەوە هی پسپۆری پێست و جوانکە بە وردی و بە ناسکی جاکراوەتەوە خەڵکێک هەیە نە پزیشکە نە باگراوندی پزیشکی هەیە نە پسپۆری پێستە شوێنێکی فەرمیداناوە ڕێکلامیشی بۆ دەکات و چارەسەری خەڵکیش دەکات بەناو چارەسەری خەڵکی حکوومەتی هەرێمی کوردستانیش کە دەڵێم حکوومەتی هەرێمی کوردستان واتە وەزارەتی تەندروستی واتە سەندیکا پەیوەندیدارەکان پێی ناڵێن لەل نازانم بۆ ئەی تۆ وەزارەت نیت ئەی بەشی بە دوواداچوون و شتی مهمت نییە فەخفەخە ئەی کوا بە دوواداچوون و شتی مهم ئەو کەسە کە تۆ دڵنیای تۆ پزیشکی ئەوانی لە وەزارەتی تەندروستی کار دەکەن پزیشکن دەزانن ئەو کەسە ڕاست ناکە بەڵام دەتوانێت خەڵکی گشتی هەڵخەڵەتێنێ ئەی تۆ بۆ ناجوڵێ ئەمە بەرپرسیارەتی تۆیە دەبێت بجوڵێ ئەمە ئیشی حکوومەتە دەبێت ئەوە کۆنتترۆلکە نایکە نەوەکە دوایی دەنگدانەوە دروست بێ عیبە لە دەنگدانەوەی کەسەکە و سۆشەڵ میدیا و هەندێک خەڵکی کۆمنت لە کۆمنت دەترسی ئەمە زانستە ئەمە ئەرکی سەرشانی تۆیە جێبەجێکەی بۆی خەڵک استغلال نەکرێ بۆی خەڵک هەڵ نەخەڵەتێنرێ وەزارەتی تەندروستی زۆر سپاس بۆ ئامادەبوونی هەردووک میوانەکانم تەندروست